لا تۆری دووەمدا باس لە یەکێک لە ئەندامەگرنگەکانی لەش دەکەین کە ئەوش چاوە کە چاوی کە لە ئەندامە سەرەکیەکانی لەش کە هەر لە منداڵێکەوە تاوەکو پیرێک پێویستمان بە چاوە دەکرێت لە هەر تەمەنێکدا بین چاو بەهۆی زەبرێکەوە یاخود بەهۆی هۆکارێکەوە تووشی نەخۆشی ببێت کە ئەوش بێگومان بەبەش نێوەکو ئەندامەکانی تری جەستە نەخۆشی ئەیگرێتەوە. باس لەوە دەکەین لەم تەوەردا بزانین ئەو نەخۆشانەی کە بەهۆی هەڵچوونی تەمەنەوە تووشی چاو دەبێت چ نەخۆشیەکن و پێویستە چی بکرێت بۆ ئەوی خۆمان بپارێزین لە توشبوون بۆ نەخۆشانەی کە بەهۆی تەمەنەوە توشمان ئەبێت بە تایبەتی لە گەورە ساڵاکاندا کە ئەمان زیاتر لەوانەیە معڕەز بن یاخود ببنە هۆی کاریگەری زیاتریان هەبێت بۆ ئەوەی کە تووشی نەخۆشەکانی چاو بن چ لە بوونی ئاوی سپی چاوە یاخود هەندێک جار ئاوی ڕەششمان هەیە وشک بوونەوەی چاو چەندین نەخۆشی تر کە دکتۆرە لەم تەوەردا بۆمان باز دەکات و هەروەها بزانین چارەسەرەکان چین و وەڕێنمایەکان چین بۆ ئەوەی خۆمان پارێزین لە توشبوون بە نەخۆشیەکانی چاو بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە شۆخان محەممەد عەبدوڵڵا پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی چاو کە لە سۆدۆ لەگەڵماندا زۆر خێر بێت دکتۆرە. دکتۆرە گیان با سەرتا لەوە دەست بکەین بزانین چاو لە چی پێکاتەوە و میکانیزمی بینین چۆنە و بە شازی کورد بۆمان باس بکەین. چاو ئەندامەی لەشی مرۆڤە کە پێویستەکە ئەو ڕسمانەی کە لە ئەو وێنانەی کە لە چواردەوری بەڵێن لە دەوروبەر و لە ژینگەمانە هەیە وەری بگرێ و بە شێوەیەک لێکی باتەوە بۆ مێشکی ئێمە کە پێویست کاشتەکە بە ڕوونی و بە جوانی ببینین. تەڵان ئەم وەرگرتنی وێنە و لێکدانەوەی لەلایەن مێشکەوە لەلایەن هەندێک بەشەوە کرێکە لە ناو چاوەیە کە پێگاتون لە گلێنە و لە هاوێنەیەکی خودایی کە لە چاوی ئینسانە و پاشانیش ئەمانە وێنەکە وەرەگرن ئەدەن بە تۆڕەی چاو پاشان تۆڕەی چاو ئەو ئیشارەتانە و سیگناڵانە ئەنێرێ بۆ مێشک و مێشکی شەتوانێت بە شێوەیەکی ڕێکپێک لێکی باتەوە ئەمەگەر هیچ کێشەیەک لە چاوەکانە بێ پێویستەکە بەم شێوەیە ئیشەکە بکرێت لە چاوە. دکتۆرە ئێمە زانین مرۆڤ بە کۆمەڵە قۆناغی تەمەنات هەیە پەڕێ ئا بەپێی تەمەنەکان چی گۆڕانکاریەک ڕوئەدا و بە تایبەتیش لە بە ساڵات شوانە؟ خۆی وەکو هەموو ئەندامەکانی تری لەشی مرۆڤ چاویش لە دەر نییە لە گۆڕانکاریەکانی تەمەنیانی تەمەنکاری لێکات لە گەورەترین گۆڕانکاری کە خەڵک زۆر هەستی پێ بکات لە دوای تەمەنی 40 ساڵیەوە دروستە بێت کە کەسەکان وایان لێیە بەهۆی ئێمە ئەو هاوێنە ڕوونە جوانەی کە خوداییە لە چاومانەوە کە پاشان ئەوە سپی ئەبێتەوە بێ بە ئاوی سپی پێش ئەوەی ببێ بە ئاوی سپی هەندێک لە لاستیکیەکەی خۆی لە دەستەیە عادەتەن لە تەمەنی دوای 40 ساڵی لە دەستیە وای لێ ئەو مەتاتیەتەی نامێنێت ناتوانێت فۆکەسی شتی نزیکەکان وەرگێت یعنی وای لێ کەسەکە هەستی پێکا لە تەمەنی تر شەر نییە لە 40 ڕێکا بێت 42 45 46 وای لێ شتە نزیکەکان نابینێ بێ پێویستەکە دووری بخاتەوە. ئەمە ئەو گۆڕانکاریەیە کە زۆر زەقە کە نەخۆشەکان ئیتر لەو کاتا هەستەکەن زۆر کات ئەکەین بە سوعبەت لەگەڵیانەی ئەڵین ئەمانەی تر حاڵەتی پیریەوە یعنی گەورەترین گۆڕانکاریەکە لە چاوە لە دوای تەمەنی 40 ساڵی بەس هەزناکە ینی تۆزێک پێشکەوتووە تەمەنەکانیش بە بۆنی ئامێرەکانەوە بۆنی تەکنۆلۆژیاوە ئەو گرفتانی کە بۆ چاو دروستە گرفتەکانی چاو بەهۆی ئەمێری تەکنۆلۆژیەوە زۆر بۆ بە تایبەتی وشک بوونەوەی چاو هیلاک بوونی چاو بەڵام ئەم کێشەی نزیک بینیە عادەتەن لە دوای 40 ساڵی دەست پێکات ئەویش بەپێی ئەمە کە ئێمە ئەڵێن شەر نییە هەموو کەسێ ڕێک لە چلا نەخۆشمان هەیە لە 35 ساڵیەوە نیشانەی لێ دەرەکەی لەبەرەوەی کە زگماکیان بۆ نمونە تۆپی چاوەکەی خۆی بچووکە وای لێت کە شتە نزیکەکان بە جوانی نابینێ ینی کە ئەڵێن چل ئەوە شتێکە کە گشتیە و گشتێنرێ بەسەر خەڵکە بەڵام نەخۆش هەیە پێش ئەوەش دەست پێکە ئەو نەخۆشانەشمان کە مەسەلەن کێشەی دووربینیان هەیە لەوانێت لە ژیانیانە هەموو ژیانیان کۆتایی پێبێن و کێشەی نزیکبینیشیان نەبێت کەواتە ئەمە بە شێوەیەکی گشتیە کاریگەری تەمەن هەیە لەسەر چاو کە لە دوای 40 ساڵی دروستە بێ. چارەسەری ئەمە تەنها بە چاویلکە ئەکرێ بۆیە ئەمە باسی چارەسەرەکەی کەم چکە زۆر نەخۆشمان هەیە کە ئیزعاجە بە چاویلکە زۆر سەیرەکەی پەنا بە داوای لێزەرەکە داوای عملیاتەکە عادەتەن ئەمە بەس بە چاویلکە چارەسەری هەیە هەتا کەسەکە گاتە تەمەنێک کە وردە لە هەمان هاوێنەیە هەر بە گۆڕانکاری تەمەنا لە دوای 50 بۆ 55 ساڵی وردە ئاوی سپی لەو هاوێنەیەشا دروستە بێ کە ئاوی سپی دروست بوو لە هاوێنەکە کە ویژێکی دووەم گۆڕانکاری گەورەی تەمەنە لە چاوا دروستە بێت ئەو کاتە کەسەکە ئەتوانێت لەگەڵ لابردنی ئاوەسپێکەیە داوای هاوێنەیەک لە دکتۆرەکە بکا کە بۆی زەراکرێت کە بۆی بچێنرێ کە هاوێنەیەکی سێدووری بێت یعنی هاوێنەی دوور و بەڵێن دووری دوور و ناوەڕاست و نزیکشی بۆ چاپکە یعنی تەنها چارەسەرێ بۆ کێشەی نزیکبینی بە هۆکاری تەمەنەوە چاویلکەیە هەتاوە کاتێک کە پێویستەکە نەخۆشەکە نەشتەرگەری ئاوی سپی بکات. بەس ئێستا لەگەڵ چاویلکەیە باسی یەکسەر لێزەر ئەکرێ ینی ئەم شتە بۆتە باو وەکو دکتۆرەکان پسپۆڕەکان پێتان وایە بەڕاستی بۆ ئەم گرفتانە یەکسەر ئێمە پەنابەری
بگەڕینە بەر لێزەریان بێ دکتۆر دیاری نەخێر خۆی هەموو شتێ ئینسان خی گەورە مشکی یاوەتێ و ئەم مشکە بەکارهێنراوە بۆ پێشکەوتن و بۆ ئەوەی کە ئینسانەکان سوود لەم پێشکەوتانە بین کە لە چۆن لە دنیا ڕوئە لای ئێمەش سوودی لێ ببینرێ لێزەرێکێکە لەو معجزانەی کە وەڕاستی دۆزراوەتەوە ئەمە بە پێشکەوتنێکی زۆر مهمی طبی دانرێت لەبەرەوە زۆر ئاسایی ئەگەر خەڵک داوا بکات ئەویش سوودێک لەو پێشکەوتنە ببینێت شەرنی یەکسەر لێزەر داوا بکرێت ینی هەندێک جار ڕوونکردنەوە بێ پێویستەکە بۆ نەخۆش بدرێ بۆ نمونە هەیە لە ژیانیان چاویلکەی بەکارنێنراوە یەکسەر بێت لە ڕێگەوە داوای لێزەرێکەکات ئەوە شتێکی هەڵەیە ئەگەر لە لێزەر بە شێوەیەکی زانستی و بەڕێکارەکانی خۆیان نەخۆشەکە بڕات بۆچینە تۆ مەسەلەن ڕزگارت ئەبێت لە چاویلکەیە کە بەڕاستی ئیلتیزامێکە هەموو ڕۆژێ بە پاکیەکەیتەوە ئەیکەیتە چاو نابێ بیرە بچێت لە ڕۆژێکە ماسکێکە پێوە بێ هەڵمە بۆ دروستە بێ چاوێکی گەرمە خۆیتەوە عینەکەکە پیسە بێت ئاسایی ئەگەر نەخۆشەکە داوای ئێکا بەڵام ئەگەر بەڕێکارێکی زانستی بێت بە شێوەیەکی چاولێکەری نەبێت اینجا هەموو جارە قەت کەسێک پەنجەکانی دەست لە یەک ناچن لەبەرەوە ناتوانانی تۆ کەسێک بکەی بە ستاندەر بڵێ من فلان خزمم بەو شێوەیە لێزەری کردو بەو شێوەیە جیاواز بێت لەوانێ چاوی تۆ تەمەڵ بێت لەوانێ ئەسڵەن چاوی تۆ بۆ لێزەر نەشێت چونکە هەندێک گلێنەمان هەیە زۆر تەنکە لێزەر ئەی لەکوێ یان مەسەلەن هەیە نەخۆشەیە ئاویسپی هەیە داوای لێزەری لابردنی ئەو چاویلکەیەکە کە بەهۆی ئاوەسپیەکەەوە پەیدانراوە تێناگە لەبەرەوەی ئەمە بەهۆی گلێنەوە نییە بەهۆی هاوێنەی ئاوەسپیەکەوەیەتی ناتوانێت لێزەر بکات ڕوونکردنەوە عادەتەن بۆ ئەم نەخۆشانە ئەو نەخۆشانەی کە بە لێزەر دەکرێت چارەسەر بکرێت نەخۆشیەکان چین؟ کورتبینی دووربینی با بڵێن نزیکبینی و دووربینی لەگەڵ خواردبینی کە پێڵین ئەستیگماتیزمکەوە خەڵک زۆربەی کات ئاشنایە پێی ئەم سێ حاڵەتە هەرسێکیان بە لێزەر ئەکرێت بەڵام بۆ بە ساڵاتچۆن کەمتر بەکارێت؟ نەخێر ئەو هەڵەی ترەکە خەڵک تێی ئەەکەوێن لێزەر لە تەمەنی 18 ساڵی هەتا 8 ساڵی بۆ هەموو کەسێک ئەکرێت بەڵام ئەگەر نەخۆشەکە لێزەری بۆ بشێ بەڵام کێشەی ئێمە هەر ئەو گۆڕانکاری تەمەنی کەوتمان لە 40 ساڵیا ڕۆیە مەسەلەن کەسێک هەیە لە تەمەنی 15 ساڵیەوە چاویلکەیەکی لەسەر لە چاوایە نایبینێ دوور نابینێ کە زوو بیر نکاتەوە لەکردنی لێزەرەکە بۆ نمونە لە 35 ساڵی ئابیریکەوێتەوە لێزەر بکات کە ئەم چاویلکەی دوورەی بۆ لا ئەبەی ئۆتۆماتیکیەن خۆ ئەویش تەمەنەکات قابلە ئەو جیاواز بێ لە خەڵک کە 40 ساڵی وەکو ئەو خەڵکە تەمەنی کردووە سەیرەکەی هەرو 4-5 ساڵە لە چاویلکەی لە چاوانە بێ کە لێزەرەکەکان لە 35 ساڵیا لە 45 ساڵیا لە دکتۆر من لێزەرم کردو چاوم باش بێ ستا شتە نزیکەکان نابینم شتە نزیکەکان نابینە لەبەرەوەی تەمەنی چۆتە 40 ساڵیەوە لەبەر ئەوەیە ئێمە حەزەکەین دەوروبەری چلەکان یان لێزەر بۆ نەخۆشەکە نەکەین چونکە بێ ڕاستە خۆ دوای ئەوە چاویلکەیەکی نزیکبین و خوێنەوەی بۆ دابنین یان ئەگەر نەخۆشیڵێ ئاساییە ئەڵێ مهمەیە من چاویلکە دائیمیەکەم لە کۆڵ بێتەوە بە چاویلکەی خوێنەوەم هەبێ یعنی هەموو شتێک بە ڕوونکردنەوە شیکردنەوە تەسەورەکەم خەڵکەکان ئاسایی بێ بەڵام وەکو تەمەنی لێزەر لە هەموو تەمەنێکە ئەکرێت ئەگەر چاوەکە ڕێگە پێدراو بێ لێزەری بۆ بکرێت بۆ نمونە کەسێک شەکرەی هەیە ناتوانێت لێزەر بکە بۆ نمونە کەسێک گلێنەکەی تەنکە ناتوانێت لێزەر بکە یعنی هەندێک حاڵەت هەیە کە ناتوانانی بۆ نەخۆشەکە لێزەرکەی با داواشی بکات بەڵام ئەگەر ڕێگە پێدراو بێ هەموو تەمەنەکە تا 80 ساڵی ئەکرێت لێزەر بکرێت بۆ چاو سۆ باشە دکتۆرە ئەو نزیکبین و دووربینی کامەژەت بکرد لە دوای تەمەنی 40 ساڵیەوە تووشی خەڵک ئەبێت ئەگەر چارەسەر نەکرێت کاریگەری خراپی لەسەر چاو چێ بێت بەدڵنیاییەوە خی گەورە چاوی بۆ بینیم کردووە تۆ ئەگەر لە دوورە ناخۆش ببینی چاوت هیلاکە بێ ناڕەحەتە بێ بە هەمان شێوە ئەگەر نزیکبینیشە هەبێ و طبعا ئەمە زۆر حەقی بە ئیشوکاری کەسەکەەوە هەیە بۆ نمونە جەنابەت ئیشێکە هەیە نووسین و خوێننی زۆرتیایە مەسەلەن لەوانەیە لە ژیان تاسایقی نەکەی کاتە پێویستە بە نزیکبینی زۆر باش هەیە مەسەلەن کەسێکی تر هەیە باکسەوە پیاوێکە لەوانەیە نەخوێنەوار بێ ئیشی سایقی بێ زۆر ئیشی بە نزیکبینی نییە لەبەرەوە تۆ هەم لە نزیکە هەم لە دوورە ئەگەر چارەسەری کێشەکەی خۆی نەکەی چاوەکەت بە بەردەوامی هیلاکە بینینە خراپە لێکەوتەی تریشی هەیە بۆ منە خوێندکارێک دوور رابینێ لەوانە خوێندکارێکی زۆر زیرەک بێ بەڵام لەبەرەوەی مەسەلەن هەستی پێناکایان عقلی پێناشکێ بڵێ دایکە من مامۆستا شتەکانە نووسێ نایبینم یان یعنی نەبووە بە شتێک لەلایە لی نەپرسراوەتەوە لەوانێ بەهۆی ئەوە لە خوێندن دواکەوێ مەسەلەن تۆ پزیشکێکی ئەمەلیاتەکەی ئەگەر نزیک بەباشی نەبینی کێشە بۆ نەخۆشەکە دروستە بێ کە نەشتەرگەرەکەی بۆ بکەی لەبەرەوە بەڵێ بێ چارەسەر کرێگەنا کێشەی ئاوا ڕوئە باشە ئێمە شتێک هەیە ڕەنگە هاکەمێک بیست بێتمان بەڵام وەکو لاەنە پسپۆڕەکە زانیاریمان لەبە لەسەری ئاوی سپی و ئاوی ڕەشە ئەمە چییە ئەمە چۆن ڕوئەدا و بەتایبەتیش لە بەتەمەنەکانە ئەگەری زیاترە؟ بەڵێ وەکو گۆڕانکاری دووەمی گەورە لە چاوەکە بەهۆی تەمەنەوە ڕوئە لە دوای تەمەنی 55 ساڵی ئەو هاوێنە خوایەی کە چاویلکەی ویست لە 40 ساڵیە ئەبێ ئاوی سپیش ئەوە
بڵێن هۆکارەکانی ئاوی سپی زۆرن هەڵبەتە بەڵام یەکەم هۆکار کە لەسەری سەر و نووسراوە تەمەن یەکێکە لەوانەی کەوا لێکە ئەو هاوێنەیە خۆی شوشەیەکی هەیە کریستاڵیەکی هەیە وردە تڵخە بێتەوە پاشان سپی بێتەوە لەو حاڵەتە ئەبێ لا ببرێکەوەتە ئاوی سپیێکێکە لە گۆڕانکاریە گەورەکان کە لە تەمەنا ڕوایە بەنسبەت ئاوی ڕەشەوە ئاوی ڕەش تەبان ینی بەرزبوونەوەی بەستانی چاو ئاوی ڕەش معناوی ئاوێکی ڕەش لە ناو چاوە هەیە بەڵام بۆچی ئەم قسەی بەسەرادابراوە هەتا بە عەرەبیش پێوتێ ما ئەزەرقە لەبەرەوەی هەندێک جار نەخۆش هەیە ئاوەسپیەکەی ئەممەنە قەپات بووە ئەممەنە خراپ بووە کە هیچ هەر چارەسەری نەکردو وردە وای لێ هاتووە بەهۆی ئاوەسپیەکەەوە زەختی چاوەکەی بەستانی چاوەکەی بەرز بۆتەوە بۆ ئەوەی کە بترسێنرێ نەخۆشەکە یان هەر بالفعلیش خۆیش حاڵەتێکی خراپە بەڕاستی ئاوی ڕەش وتوانە ئاوەسپێکت بۆ بە ئاوی ڕەش ئەگەر نا ئاوێک نییە ڕەش بێ لە ناو چاوە لە ڕاستیە ئاوی ڕەشیش هەندێک جار بەهۆی تەمەنەوە هەر ڕوئەیات بە تایبەتی لەو نەخۆشانەی کە تۆپی چاوەکانیان بە زگماکیان بچووکن یعنی کە ئەو هاوێنەیە کە بێ بە ئاوی سپی تۆزێ مەجالێک لە ناو چاوەکە بچووکە کاتەوە چونکە هەڵ ئاوسێ ئەویش خۆی لە زگماکیەوە تۆپی چاوەکەی بچووکە واکە تەبان ئەم پەستانە لە ناو چاوەکە بەرزە بێتەوە ئەگەر ناڕاستە و خۆ ئاوی ڕەش بەهۆی تەمەنەوە دروست نابێت مەگەر کەسەکە زگماکیان تۆپی چاوەکەی خۆی بچووک بێت چارەسەر بۆ ئاوی ڕەش و ئاوی سپی بەڵێ لە دوای تەمەنی ئێمە زۆربەی و نەخۆشانەی کە نەشتەرگەریانەکەین لە دوای تەمەنی 55 ساڵی و 6 ساڵیەوەی تر کە ئاوی سپیەکانیان زیاکات تەبان یەکسەر چارەسەرەکە ئەوە نییە کە نەخۆشەکە یەکسەر ببرێت بۆ ژووری عملیات و ئەمانە یەکەم جارەتوانین هەنێ چاویلکە هەیە دایانەی هەتا نەخۆشەکە تۆزێ بینینی خۆی وای لەیە کە مەسەلەن بە چاویلکەشەوە بینینی هەر باش نابێ و کاتەی تر شتەکە ئیجباری ئەبێ نەشتەرگەری کرێت تەنها چارەسەرێک بۆ ئاوی سپی لابرد نیەت یعنی نەشتەرگەریە زۆر کات داوای قەترەکرێ داوای مەڵحەمەکرێ هەندێک جار شت دەبینین لە سۆشیال میدیاکان ئاوی دوومەڵانم تێکردو ئاوەسپیەکەم نەمێنێ ئەم شتانە بەڕاستی هەتا ئێستا نەسەلمێنراوە کە ئاوە هەیە و تەنها چارەسەری ئاوی سپی نەشتەرگەریە ئاوی ڕەشیش هەندێک جار بە نەشتەرگەری لابرێ هەندێک جار بە لێزەر هەندێک جاریش تەنها پێستی بە قەترە هەیە زۆر باشە ئاوی سپی چاو بە لێزەر چۆنی لە ئەبرێت و نەشتەرگەری بکرێن بەڵێ نەشتەرگەریە خۆی بەڵام ئەوەیە جیاوازی نەشتەرگەری جاران و ئێستا ئەوەیە جاران بە تەواتی چاوەگرێنەکە کراوەتەوە ئاوەسپیەکە بەدەست هێنراوەتە دەرەوە لەبەروی جیهاز نەبووە بەڵام ئێستا جیهازی فەیکۆ هەیە کە هەروەکو چۆن ئێستا هەندێک عملیات هەیە لە ناوس بۆ نمونە تۆ زراوت لابێ بە نازوور لابێ ئەویش بزەبت وەکو نازوور وایە گەنا لێزەر نییە نەخۆش بە هەڵە ئەو ئەڵێ من عملیاتم بە لێزەر بۆ کراوە ئێمەش هەندێک جار ڕاستکردنەوە ئەکەین بەپێی ئاستی هۆشیاری نەخۆشەکە ئەڵێن بابەکیان ئەمە لێزەر نییە هەر عملیاتە بەڵام تەقەڵیتیانە هەندێک جاریش ئەگە بزانن ئاستی هۆشیاری کەسەکەوانی ئەڵێن ڕاستەکەی عملیاتەکە بە لێزەر بۆ کراوە زۆر باشە وشکبوونەوەی چاو چیاوە لە چ تەمەنێکدا زیاتر ڕوئەت و هۆکارەکانی توشبوون بە وشکبوونەوەی چاو یەکێکتر لە گۆڕانکاری تەمەن لە ئینسانە لە دوای تەمەنی 35 ساڵی کە دروستە بێ گۆڕانکاری وشکبوونەوەی پێست و چاوێتی یعنی ئێمە بەپێی هەڵکشانی تەمەن پێستیشمان وشکە بێتەوە چاویشمان وشکە بێتەوە بە تەمەنەکانە زۆرتر ئەبینرێت هۆکاری ئەوەیە کە لە تەمەنی گەورەی وردە دەردانی فرمێسک لە چاوە کەمە بێتەوە تۆزێ با بڵین تەمەڵیەک دروستە بێت لە دەردانەکەیە چارەسەری هەندێک جار مەسەلەن ئەتوانی تۆ جەوی بیئەی ماڵەکەی خۆت بگۆڕی ئەگەر بزانی زۆر وشکە جیهاز هەیە تەبخیر دروستەکە لە ماڵە هەندێک جار بە کەسەکە ئەڵێ زۆر سەیری شاشە مەکە ئەچیتە دەرەوە چایلکەی بەرخۆر بەکاربێنە و ئێمەش فرمێسکی دەستکرد هەیە بە شێوەی قەترە کە نووسین بۆ نەخۆشەکان زۆربەی کات سوود لەوە ئەبینن باشە دکتۆرە باسی بابەتێکی تر بکەین هەمومان زانین کە ئەچیتە تەمەنەوە پێست چ ئەوێ و دائەکەوێت هەندێک لەو کەسانەی کە بینیومانە پێستی چاویان زۆر دائەکەوێت بەسەر چاویانە من زۆر جار بیستوماڵم دکتۆر ڕێنمایی کەسەکەکە کە ئەمە لابەرێ لەبەری زیانی هەیە بۆ چاوەکان ئەمە لە ڕووی پزیشکیەکەەوە چۆنە؟ لە ڕووی پزیشکیەکەەوە یان پێویستیە یان جوانکاریە ئەگەر پێویستی بێ ئێمە خۆمان بە نەخۆشەکە ئەڵێن زۆربەی کات ئێستا بۆ جوانکاری ئەکرێت سەراحەتەن زۆر حاڵەتی ناڵێن زۆر کەم هەیە بۆ پێویستی شەکرێ بەڵام ئێستا لایانی جوانکاریەکە زۆرە ژیراوە بۆ لایانی پێویستیەکە ئەگەر ئەگەر پێڵوەکە ئەوەنە دابکەوێت کە بیلبیلەی ئینسانەکە دابپۆشێت ئەو پێویستیە ئەو مەجالیتیانە چونکە ئێمە بە هەموو گلێنەکەمان نبینین ئێمە بەس بەو بیلبیلەیە بەو کونە ڕەشە بچووکە بینین کە لە ناو چاومانەیە ئەگەر پێڵوەکە ئەوەنە دابەزی بێ بیلبیلەکەی گرت بێت سەرەکەی نەخۆشەکە یا دایمە سەر بەرزەکاتەوە یا بینینی زۆر ناخۆشە بێت لەبەرەوە ئەویان حاڵەتی پێویستیە حاڵەتی دومیشیان ئەوەی کە پێویستیە کە کەسەکە زۆر چاوی قورسە بێ پێست هەیە ئەوەنە زۆر هاتۆتە خوارەوە خەریکە برژاوینکانیشدا ئەپۆشێ ئەمەش پرسی لە چاوا دروستەکە تەنها ئەو دوو حاڵەتە هەیە پێویستی بێ ئەگەر وەکوتر هەمووی بابەتی جوانکاریە زۆر باشە باسی چاویلکەی بەرخۆرت کرد چاویلکەی بەرخۆر دەکرێت لە تەمەنی چەند ساڵیەوە بەکار بهێنرێت وە لە چ تەمەنێکە زۆر زەرورە بەکار بهێنرێت تقریبا ئێستا با بڵێن حەقی هەیە بەسەر چوونە دەرەوەی ئەو کەسە مەسەلەن هەیە بە بەرداوامی بۆ نمونە شوانە 10 ساڵە شوانە
با دەساڵ بێت بەڵام لەبەرەوەی کە بە بەرداوامی لەبەر خۆرا و لە دەرەوەی پێویستە چاویلکەیەکی بەرخۆر بەکاربێنێ تقریبان لە هەموو تەمەنەکانە پێویستەیتر لە تەمەنی هەرزەکاریەوە دەستکرێ بە بەکارهێنانی چاویلکەی بەرخۆر یەکێک لەو تیشکانەی کە لە خۆرایە تیشکی سوورە یەکێکە لە دروستبوونی هۆکارەکانی دروستبوونی ئاویسپی کە ئەو کەسانە زۆرتر ئێمە ئەیان بینین سێرەکەین کە چاویلکەی بەرخۆریان مەسەڵەن بەکارنێناوە سێرەکەی ئاوەسپەکەی لەگەڵ تەمەنەکان ناگونجێ ئاوەسپەکەی لە هی خەڵک زۆرترە بەپێی تەمەنی خۆی مەفروض نییە ئەو حەدە ئاویسپی هەبێت بەس لەبەرەوەی مەسەڵەن چاویلکەی بەرخۆری بەکارنێناوە چاویلکەی بەرخۆر هەر بۆ ئاویسپی مهم نییە بۆ وشک بوونەوەی چاو مهمە هەندێک خەڵکی هەستیاری هەیە مەسەڵەن هەر لە بەهارەوە هەستیارەکەی دەست پێکاتە ئەچێتەوە پاییز ئەمانە پێویستەکە بەردەوامی چاویلکەی بەرخۆریان هەبێت نەوعەتی چاویلکەی بەرخۆریش بەڕاستی بە نەوعەتێکی باش بێ مەجای تێژە لە کەناڵی جەنابتانەوە باسم کرد جاری وا هەیە چاویلکەی بەرخۆر زەرەری هەیە لە جیاتۆی سوودی هەبێ بە خەڵکەکە مەسەڵەن تۆ عینەکێکی ڕەشی گەورەت کڕیەوە هیچ مواصفاتی نەفلتەرێکی تیا نەمادەیەکی باش دروست کراوە ئەم چاویلکە ڕەشە وات لێکە بیلبیلی چاوەکەت بکرێتەوە بە ئاسانی هەرچی تیشکی زیان بەخش و هەموو شتێکە چێتە چاوەکەەوە کەواتە لە جیاتۆی سوودی پێ بکەێنە زیانی پێگەاندووی لەبەرەوە باشتر وایە دکتۆرەکە بۆ دیاریکا کە ئەبیان فلتەرێتی ئەبێ لەم مادەیە دروست کرابێ شەر نییە گران بەها بێت جاری وایە لە سیارێکی زۆر معقولە دەسەکەوێت دکتۆرە هیچ پشکنینێک هەیە ینی بۆ نمونە ئێمە ڕەنگە هەست بە نیشانەکان بکەین کاتێ ئەچینە تەمەنەوە بۆی کە بینینمان خراپە بێ بەڵام هیچ پشکنێکی شەیە کە پێویستە کاتێک چوویتە تەمەنەوە بیکەیت بۆ ئەوەی کە دووربی لە خۆی لە دوای تەمەنی 40 ساڵی و 50 ساڵیەوە بەلایانی کەمێ بێ ساڵە بۆ ساڵە بۆ ینی لە ساڵێکە جارێ بۆ دووجار پشکنین کرێ چونکە مەسەڵەن لە ئافرەتا زۆرەی بینین وازە مەسەڵەن 10 ساڵە دەرزی بۆ پێوە ناکرێ وازانەوە شتێکی ئاساییە ماعەلم تۆ سێرەکەی چاویلکەیەکی بەسیتی بۆ دانی ژیانی ئاسانترەکەی لەبەرەوەی کە پشکنینی نەکردووە هەستی پێ نەکردووە وای زانیوە مەشتێکە ئاساییە و هەر ئەبێ ڕووبات لەبەرەوە پشکنین بەڵێ ئەبێ بکرێت لە ساڵێکا بۆ دێ جۆری پشکنینەکە پزیشکی کات عادەتەن ئێمە جیهازێکمان هەیە سەیری پێکهاتەکانی چاوەکەین هەتا دەماری چاوەکە پاشانیش جیهازێکترمان هەیە کە قیاسی زەختی چاوەکە کات پاشانی جیهازێکترمان هەیە کە دەرەجەی چاومان بۆ وەرەگرێ یعنی هەرسێکی لە لای پزیشکە لە ڕاستیە ئەو یەکێمە بینیوانە لەسەر کورسی دانیشتن سەری دوورەکەی بزانین بچی لای ئەوە ڕادەی بینین ئەوە ڕادەی بینی عادەتەن هەر بۆ دوورە بەڵام شتی تر زۆر هەیە کە لە جیهازەکان ناکرێ کە ئەوە دکتۆر ئەیکات یەک خاڵی تر هەیە کە نەخۆش زۆر ئەزانم ئێوە لەوانەیە پرسیار نەکەن چکە ئێمە خۆمان نەخۆش زۆر کات لە دوای هەنێ تەمەنەوەی دکتۆرەڵە جارجارە شتێکی ڕەش لەبەر چاوم هاتوو چۆکە ئەوە زۆرە لە بەتەمەنەکانە بۆیە ئەمەوێ باسی بکەم ئەڵێ وەکو باڵەمێش و لە شتێکێت و ئەچێ بەبەر چاوم طبعا یەکەم جا بە ترسێکی زۆرەوەیە کە یعنی زعاجە بەلایەنەوە ئازانێ خوا نەخواستە کوێرە بێت بەڵام لە بەتەمەنەکانە زۆرە ئەو حاڵەتە ئێمە شلەیەکمان هەیە لە پشتی هاوێنە خواییەکەوە ئەم شلەیە با بڵین لە مادێکی پرۆتینی پێگات و هەندێک جار بەهۆی تەمەنەوە خستە بێتەوە ئەو شلەیە یان گۆڕانکاری لە مادە پرۆتینیەکە ڕوئەیە وەکو مەسەلەن تۆپەڵێک کە وەسفێکە ئەڵێن وەکو باڵەمێش و لێ هاتو چۆکە لە بەرچاومانە ئەمە ئاساییە ئەگەر دکتۆرەکە پشکنین کات و بزانێت تۆڕی چاوەکە ساغە بەڵام هەنێ جار نیشانەی نەخۆشی خراپیشە بۆ نمونە لەوانەیە نەزیفە لە چاوەکە ڕوویا بێ لەوانەیە کەسەکە شەکرەی هەبێ کونێ لە شەبەکێکە هەبێ لەبەرەوە گەر حاڵەتێکی وا بینرا باشتر وایە پشکنین کرێت دڵنیا بێتەوە ئەمە تەنها گۆڕانکاری تەمەنەکەی ڕوویاوە ئەنجا بڵین بێخەم بێت و سرحەت گوێی نەیاتێت نەخۆشتریش کاریگەری هەیە بۆ نەخۆشەکانی چاو لەو تەمەنانەیە لە تۆڕی چاوە نەگەشتین بە تۆڕی چاو چونکە لە دوای دواوەیە تۆڕی چاو هەندێک جار بەهۆی تەمەنەوە خانەکانی ئەمرن نەک بمرن باڵین لاوازی ئێمە دوونەوە خانە لە چاوی ئێمە هەیە خانەیەکمان هەیە کە لە ڕووناکیە یارمەتی بینینمان هەیە خانێکشمان هەیە لە تاریکیە یارمەتی بینینمان هەیە باشە ئەو خانانەی کە عادەتەن لە تاریکیشی کەما بەندێک لە تاریکی ئینسان نبینێ بەس لە ڕووناکی کەمە یارمەتی ئینسانیان هەندێک جار بەهۆی تەمەنەوە لاوازە بێ لەبەرەوەی بینی سێرەکەی باوکمان دایکمان باپیرمان نەنفان لە تاریکی کەما سێرەکەی بینینیان خراپە بێ ئەوە گۆڕانکاری تەمەنەکە لە سنتەری تۆڕی چاوی ئینسانە ڕوئەیە هەندێک شت هەیە کەسەکە ئەتوانێت لە بیدایەتی لە سەرەتاکانی تەمەنیەوە بۆ نمونە لە 20ەکانی تەمەنیەوە لە 25 ساڵی ئەوانەوە بکرێ بۆ ئەوەی ئەگەر ئەو حاڵەتەش ڕووی یا لەسەری بە شێوەیەکی خراپ ڕوونایە بۆ نمونە خواردنەکانی خۆی ڕێک و پێکا هەنە ڤیتامین هەیە وەریگرێ مەسەلەن ئەگەر جگەرەکێش بێواز لە جگەرەکێشان بێنێ چکە ئەوە بەس جگەرەکێشان زۆر خراپە بێ مەسەلەن ژیانێکی چالاکی هەبێت نەک ژیانێکی خۆمان نەزانین کە وەرزش بۆ هەموو شتێ مهمە وەرزش بۆ چاویش زۆر مهمە نەک وەرزش بە چاوەکە خۆی بکەی وەرزشی عامی لەش بکەی بۆی لەشت ساڵ بێ و
من ضمنها چاویش زۆر باشە دکتۆرە هیچ نەخۆشیێکی دیکەی جەستە هەیە کاریگەری لەسەر چاو دروست بکات و بێتە هۆی کە نەخۆشی لە چاودا ڕوودات بەڵێ زۆربەی ئەو نەخۆشیانەی بۆ نمونە درێژخانەکان وەکو بەرزبوونەوەی پەستانی خوێن شەکرە زۆر یەکێکە لەو نەخۆشیانەی کە بەڕاستەخۆ کار لە چاوەکات لەبەرەوە پێویستەکە شەکرە هەر لە سەرەتای دیاریکردنەوەکەیەوە کەسەکە بتوانێت کۆنتترۆلیکە نەک مەسەلەن ماوەیەک شەکرەکەی بەرز بێ پاشان کۆنتترۆلیکە چونکە مەسەلەن نەخۆشیە لە شەکرەی سێمانگەکەم جاران 11 بۆ 12 بۆ کە مەڕادەیەکی زۆر بەرزە ئێستا دامبەزاندووە کردومە بەشەش ئەو کاتەشی کە 11 و 12 بووە کاریگەری لەسەر چاوەکە بووە بەڵام شەرنێک بڵێ ڕاستەخۆ لەو کاتە هەیبوو بێ لەوانەیە دوای چەند ساڵێ نەزیفێ لە چاوەکە دروست بێ کە هی ئەو کاتە بۆ کە وەختی خۆی شەکرەکەی کۆنتترۆل نەکردووە بە کورتی گرنگترین ڕێمایەکان بۆ خۆپاراستن لە توشبوون بە نەخۆشەکانی چاو یان گرفتەکانی چاو لە بەساڵاتچووندا بەڵێ طبعا تەمەن شتێکە کە کەس ناتوانێت بەری پێ بگرێت ئەوە مەجالیتیانە بەڵام هەندێشت هەیە کە وەکووتمان باشترکردنی لایفستایلی خۆت وەرگرتنی هەندێک ڤیتامینات بەتایبەتی ئەگەر پزیشکەکە پشکنینی بۆ کردی وتی تۆ گۆڕانکاری تۆڕی چاوت هەیە بەهۆی تەمەنەوە ڕوویاوە واز هێنان لە جگەرە کێشان خواردنی ئەو خواردنانەی مەسەلەن ڤیتامین A و E و C یانتیایە A و E و C ئەو سێ ڤیتامینەیە کە بۆ چاو زۆر گرنگە خواردنی سەوزە گەڵاپانەکان ئەوانەی کە لوتین و بێتا کارۆتین و ئەمانەیانتیە ئەمانە ئەو شتانن کە پێویستەکە خەڵک بکات. زۆر سپاس بۆ دکتۆرە شۆخا محەممەد عەبدوڵڵا پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی چاو کە لە تۆری لەگەڵ سپاس دەکەین دکتۆرە.